بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمان برزكان، السلام عليكم ورحمة الله وبركاته. أم شو نوي حوته شوي دو شمعه سبيشو ودو سبيشوش تاوكو تلو هر ساعاتي تر لخزمت أو شوار برزدام كتومتي داعشيتيان و بانقوازي أهلي سنة دروس كرت و بانقوازي سنة بانقوازي كبو قرآن وسنة بۆ تەنها خواپەرستی و تەنها شوێن کەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە بە پوختی ئەوان دەڵێن ئەمە داوای سەلەفی. بەڵێ داوای سەلەفی یان داوای گەڕانەوە بۆ سەر ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام و ڕێبازی سەحابە، نەک بۆ سەر ڕێبازی تاکە زانایەک کە محەممەدی کوڕی عەبدولوەهاب بێ یا ئیبن تەیمیە بێ یا زەید یا عەمر. بەهەرحاڵ ئەم دیبێتەی کە خەڵکی مەشغوڵ کردومە ماوەی هەفتەیەکە، ئایا گرنگە باسی لێ بکەینەوە، گرنگە بکرێت. بەڕێزەکانم دەزانم هەرێمەکەمان کێشە و محتاجی و نوقسان و دەردەسەری زۆری هەیە، بەڵام دڵنیابن ئەمەش کێشەیەکی گەورەیە. ئەگەر فعلەن ئەم تۆمەتە ڕاست بێت، ئێمە پەروەردەمان داعشی بێ، ئەوە ترسناکیەکی زۆر گەورە هەیە بۆ سەر هەرێمەکەمان. بۆیە بەکەمی مەزانن، پێویستە ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە. بۆیە من لێرەوە بۆ جارێکی تر ئینشاءڵڵا داوا دەکەمەوە، دەڵێم هەر کەناڵێک دەتوانێت بێت بەڕێک و پێچی ئینشاءڵڵا تەعالا ئەو چوار بەڕێزەی تۆمەتیان بۆ ئێمە دروست کرد کە داعشین و پەروەردەمان داعشە بانگیان بکات و دیبێتەکە ساز بکات تاوەکو دوو شەو و دوو ڕۆژی تر مۆڵەت بێ ئینشاءڵڵا تەعالا. دوای ئەوە بە ئەم مەلەفەدا بخرێت و هیچی تر خەڵک پێوە سەرقاڵ نەبێت. من بەباشی ئەزانم بەبێوە هیچ مەرجێکم هەبێ، وای بەباش دەزانم کە دادوەرە بەڕێزەکان بەلایەنی کەمەوە یەکێکیان لەلایەنی حکوومەتەوە بێدا بنیشێت، چکەم بابەتە بابەتێکی یعنی پەیوەندی بە ئەمنی میلەتەکەمانەوە هەیە، بە ئەمن و ئاسایشی وڵاتەکەم و هەرێمەکەمانەوەیە. بەباشی دەزانم نەک مەرج بێ بەڕێز سەرۆکی زانایان بێت، وەکولایەنی شەرعی ئامادە بێت. بەباشی دەزانم ئەگەر بۆیان بگونجێت هەر یەک لە بەڕێزان، مامۆستا سەلاحەدین بەهادین، مامۆستا عیرفان، مامۆستا عەلی باپیر ئامادە بن لە ڕوانگەی شەرعەوە حاڵین و لە ڕوانگەی واقعیشەوە تێدەگەن ئایا بەڵگەی چێح تەواوە و فعلەن کارەساتەکە لەکوێیە. و بەباشی دەزانم ئەگەر بگونجێ و پێیان خۆش بێت کەسانێکی شارەزا بێن لە پسپۆڕەکان، لە مامۆستایانی زانکۆ، بۆ نمونە هەر لە دهۆکەوە تاوەکو سلێمانی و تاوەکو هەڵەبجە، بۆ نمونە دکتۆر ئەحمەد بالیسانی، بۆ نمونە دکتۆر ئەحمەد شافعی، بۆ نمونە دکتۆر عەرەفات، دکتۆر ئەنەس شەریف، بۆ نمونە غەیری ئەوان، دکتۆر بەشیر، هەر دکتۆرێکی بەڕێز شارەزا لە شەریعەتی ئیسلام ئەمانە بە ئامادەی دیبێتەکە بن. هەر لایەک لە من و لەو چوار بەڕێزە با بەڵگەی خۆیان بخەنە ڕوو، بۆی ئەگەر دەرکەوت تۆمەتەکەیان ڕاست بێ حکوومەتی هەرێم من دەڵێم واجبە لەسەری نەهێڵێت بە هیچ شێوازێک داوای سەلەفی لەم هەرێمەدا بمێنێ ئەگەر فعلەن داعش پەروەردەکەن و مەترسی بن بۆ سەر ئەمن و ئاسایشی هەرێمەکەمان و میلەتەکەمان. و ئەگەر دەریشکەوت تەنها بوتانێکی گەورەیە و دەرکەوت کە سەلەفیەکان لە زۆربەی خەڵکی و بانکخوازان زیاتر ڕۆڵی ڕوبەڕووبوونەوەی داعشیان داوە، ئەو کاتە پێویستە ئەو بەڕێزانە عەلە الئەقەل داوای لێبوردن بکەن لەخوا پاشان لەو میلەتەش، چونکە بە چەواشەیان بردن، چونکە سەریان لێ شێواندن، چونکە گومانێکی گەورەیان دروست کرد. ئەمە نزیکەی 10 ڕۆژە سۆشیال میدیا و خەڵک بۆ بابەتەوە مەشغوڵە، خەریکە تەسەووری خەڵک بگۆڕدرێ بە ناحەق. و دووبارە من چاوەڕێم و بەو پەڕی ڕێز و حورمەتیشەوە ئینشاءڵڵا، بەو پەڕی هێدی و هێمنیشەوە ئینشاءڵڵا، بەو پەڕی برایەنەشەوە موسڵمانان برای یەکن، بادی بیتەکە ئینشاءڵڵا بکرێت بۆ ئەوەی خەڵکی بۆی یەکلا بێتەوە حەق بەچێیە. داواکارم لە خۆی پەروەردگار بمان هێڵێتەوە لەسەر حەق و حەقمان نیشاندا و حەق سەرخە. خۆی پەروەردگار ئەمن و ئاسایشی میلەتەکەمان و هەرێمەکەمان بپارێزیت و خۆی پەروەردگار ئەو کەسانش کە ناحەقن و تۆمەتی ناڕەوا دەکەن یا رب العالمین لێیان قبول نەکەیت. والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.